لە هەندێک مزگەوت وتاری عەسران نییە، لە هەندێک مزگەوتیشە یەک وتار هەیە، وتاری عەسرانە. جەنابەت هەم وتاری عەسرانت هەیە، هەم وتاری دوای تەراویحیشت هەیە؟ بەڵێ دوو وتارم هەیە. ئەوە چۆنە؟ وەڵاهی تر دیارە بەتایبەت بە تەمەنەکانەوانی کە بە تەمەنن و بۆوانی کە زیاتر بە ڕۆژ ئیشیان نییە لە مزگەوتە ئەمێنەوە حەزەکەن موعیزەی ئامۆژگارییان گوێ لێبێت تقریبان 20 دقیقە 25 دقیقە لە خزمەت ئەو مامە حاجیانەیە بم. ئیتر دوای عیشایانش دیاتر ئەو گەنجانن کە لە دەرەوە ئیش ئەکەن ئیتر ناڕۆنەوە لەگەڵ منابنە تا وتارەکە تەواو بێت. زۆر باشە. مامۆستا ئەوەی کە زۆر لە گەڵتە چینی گەنجە یان ئەوانەی کە تەمەنیان هەیە؟ والله عموما من لەگەڵ هەمویانە هەڵسو کەوتەکەم لەگەڵ مناڵە لەگەڵ گەورەیە لەگەڵ بچووکە، بەڵام عمومەن گەنجەکە بە دەورمەوەی زیاتر گەنجە؟ زیاتر چۆن بڵێ گەنجەکە حەزیکە. زۆر باشە. مامۆستا چۆن توانیت ئەوە سەرنجی گەنجان بۆ خۆت ڕابکێشین؟ وڵی ئیشەڵا بۆ خۆم نییە، چۆن بڵێ ئیتر نازانم خی گەورە بەکارمان بێنێ بۆ باشە، هەچی شتێ بێت هادا من فەضلی ڕەبی، فەزی ئەڵایە، هیچی هی منیتیان نییە. ئەوەی کەوا ئەیڵێم حەق بێ هی ئەڵایە، ئەگەر ناحەقیش بێ لە خۆم و شەیطانەوەی داوای لێبوردن لە خواکەم.